مامۆستایان دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم. سپاس دەکەم. سپاس دەکەم کە چ دەرفەت بە من یاخود بە هەر کچێکی ترەی کە بەوەی ئەوەی لانی کەم ئەو لە ناخمانەیە لێرە کە دەرناکەوین تا حەدێک دەری بۆڕین دەست چاوت خۆش بێ یەخوا سەرکەوتو بێ. وەڵی نازانم لەکەوە دەست پێ بکەم، یعنی ئازاری ناخی من بە جۆرێک لە جۆرەکان ئەوەندە زۆرە، زۆر کات کە خۆم دانیشم بەزیم بەخۆمایەتەوە بەتەنیا دانیشم. مامۆستاگە من لە مناڵیەوە بەهۆی ئەوەی کە مناڵ بووم دەرزیان لێاوم دەرزەکە بەخەڵت لیان ناوم ئەوەی کردبوو کە قەرچی ڕاستم پشەلێ زۆر ناخۆش بوو مامۆستا. من هەر لە سەرەتای چوونە مەکتەبم لەلایەن ڕەفیقەکانمەوە گاڵتەم پێکرا، هەرتم زۆر ناخۆش بوو. مناڵێک لەلایەن ڕەفیقەکانەوە پیانەوتم کچە شەلەکە. ببوورە مامۆستاگیان کە باسی ئەەکەم بە جۆرێک لە جۆرەکان ڕقم لە خۆمە بێتەوە، ڕقم لەو مناڵانەشە بێتەوە کەوایان لێکرد کەوایان پێوتم. مامۆستا کەوایان من زۆرم حەز لەوە بوو کە ڕۆژێک لە ڕۆژان وەکو ئەکتەرێک لەسەر شاشە دەرکەوم یاخود وەکو شانۆکارێک ئەوەی کە لەسەر دەور ئەبینێت. مامۆستا من مناڵ بوومەوە کاتە ئەموت خۆزگە منیش وەکو ئەو کەسانەی کە ئاهاتن بۆ مەکتەبەکەمان دەوریان ئەبینی منیش ڕۆژە شتێکی ئاوام کردیان. زۆر کات لە فیستیڤاڵی مەکتەبەکانمانە کە ئەکرا من زۆرم حەز لێ بوو دەور ببینم. جا من ئەڕۆشتم بۆ لای مامۆستاکان خۆ هەڵناگرێت مامۆستاکان هەوڵیانیان شتێکی دەورێکیانیانە کە زۆر عەزیەتی قاچم نەیات، بەڵام زۆر ناخۆش بوو. لە دوایە ڕەفیقەکانم پیانەوتم ئەوە ئەگە باوکە پارەی نەبووایە نانێشتەوە دەورە ببینی ئەوە باوکە پارەی یا بە مدیرەکە. مامۆستا کەسە باسێکم زۆر بێتاقەتم ڕقم لەو تەلەوانەشە بوانە هەرچۆنی وا بوو بەردەوام بووم هەر خانەکەم هەرچۆنی بوو تاکو سی ناوەندیم هێنا هەستمە کرد کاتێک ئەچوومە بەردەم ئەوێنەکە جلەکانی دایکم لەبەرە کرد ئەچوم دەورمەگەڕا لە سەیژنی دراوسەکانمە کردەوانە تا دایکم زۆر جار گاڵتەی پێکرد وەڵا کچمەوە چییە بەزانە لە سەیژنی دراوسێ بکەرەوە عیبە ئەوە نادایە من حەزەکەم گەورە بم ئەبم بە ئەکتەر. بەڵام لەگە گەورە بوومە وردە ئەم خەونە گەورە بوو بەڵام بە ئازارەوە گەورە بووم. هەرچۆنێ بێت سوپاس بخوا دوای سی ناوەندیم تەواو کرد چوومە پەیمانگەی هونەرە جوانەکانەوە. خۆ هەڵناگرێن مامۆستایانی ئەوێ باشن هاوکارت ئەکەن سێری ئەوە ناکەن کە تۆ کە بە مناڵی پیانەوەتم کچە شەلەکە سێری ئەوە ناکەن کە ئێستا پێتەڵەن کچە شەلەک ئەوان زیاتر گرنگی بەتوانان. بەڵام مامۆستا جیاوازە لەگەڵ تەلەبەیە لەوێ تەلەبێ 16 ساڵە زۆر بیکردنەوەی جیاوازە لەگەڵ مامۆستایە کە چەندێکە تەمەنی لە کارەکە بەسەر بردووە لانی کەم مەعاناتی دەوروبەرەکەی و خوێندکارەکانی ئەزانە. هەموو کاتکە لە دەورەکانە ئەیتر مامۆستا جاری وا هەبوو دەوری بەسەر خوێندکارەکانە داوەشە کرد دەوریشان ئەیا بە من خۆخواڵ ناگرێ دەوریکیشان ئەیا بە من کە زۆر ئازێتم نەیە چکە کە ئەڕۆشتم تۆزە قاچم ئازاری ئەیام ڕاستە بە شەلی ئەڕۆشتم بەڵام هێشتا ئازارێکە بوو لە قاچمان چکە زۆر سەردانی دکتۆرم کردبوو بەڵام دیار بوو کە قاچم چەند سانتیمێ کورت ببووە چارەسەرێکی زەحمەت و پارێکی زۆریشی تێچوو. وەڵا هەرچۆنی بێت مامۆستاگیان بەردەوام بووین ینی لە کاتێکا کە مامۆستاکان شانەیان پێکردن یاخود چالاکیمان هەبوو بەڵام ئەگەم لە ڕەشقەکانە بوو ئەموو کات پیانەوتم ئەوە ئەگەر کچی دەوڵەمەند نەبووایە ئەو کچە شەلە کێ هێڵا مامۆستاکان وەریانەگر لەناو پەیمانگایە ئەی مامۆستا زۆر ناخۆشە خەڵکی ئێستا زۆر بێویژدانن هەنێک تەنیا وا سرد ئەکەن لەبەرەوەی تۆ نوقسانی کە مەندامیەکەت هەیە وازانن ئیتە تۆ ناتوانانی هیچ شتێ بکەیت بەڵام بەخۆوە نییە یعنی با کەمەندامین یعنی ئێمە کەمەندام ناتوانین هەنگاوەکان بنین ناتوانین ببین کەسێکی سەرکەوتوون. ئەوەی خۆش بوو هەرچۆنێک بوو مامۆستاکان هاوکاریانە کردین یعنی دەورۆشتە بەڵام ڕەفقەکانم زۆر لەگەڵمان نابوون یان زۆر حەزیان ناکرد لەوەی کە دەور بگێڕن کاتێک کە دەورەکان لەگەڵ منە بوو بە بیانوویەکی ترەوە خۆیان لابرد یاخود ئەچوون لای مامۆستاکانیانەوە مامۆستا دەورەکەی ئێمە بگۆڕە حەزیان ناکرد لەگەڵ منە زۆر تێکەڵ بن.